بەگومان جەژن بۆ ئەوە کراوە کە گەرن ئازادی لێ بکەین وەرواسی لێ ڕەحەم زیاتر پتەوتر بکەین و ئەوانەی کە قسەمان نیە لەگەڵ یەکتردا دووبارە بچینەوە دەست بکەینەوە ملی یەکتر و ئاش بینەوە و قسە بکەین و گەردن ئازادی لێ یەکتر بکەین. جا ئەم بابەتە بۆ کەسانێک کە لە ناو گەلی خۆیانە بن وهروەها تێکەڵاوی لە ناو خزمان و دراوسەکانی خۆیانە بن لەوانەیە زۆر ئاسانتر بێ وەروەها باشتر بێت بۆیان وە بە شوازێکی بڵێ زۆر خۆشتە بەڕێوە بچە بان. بەڵام کاتێک کە تۆ لە وڵاتێکی غەریبەدا بێت و لە ناو گەل و لە ناو کولتور و لە ناو زمانی جیاوازدا بی لەوانەیە تۆزێک بۆ تۆ زەحمەتتر بێت لە کاتێکدا کە هاوزمان و هاونەتەوە و هاودینی تۆ کەمتر بێت لە شوێنەدا. جا ئەوەی کە ئەم ساڵ بینیمان لە دەرەوەی وڵات و کوردانی دەرەوەی وڵات و چۆن جژنیان کردەوە بە سەردانیکردنی یەکتر بە قەرباڵخێکی زۆر سەردانیکردن وەروە ناخواردن لەگەڵ یەکتردا و وەروە لە وتاری جژنیشدا زۆر لە ڤیدیۆکان بینیمان کا بەشداریان کردبوو کە مژگەرم و گوڕێکی زۆری پێوە دیار بوو. ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر گرنگی بەڕێوەچوونی جەژن لە دەرەوە بەتایبەت لە بەریتانیا و کوردان و هاونیشتمانیانمان لە وڵاتانی دەرەوە ئەم جەژنە بەگەرم و گوڕی بەڕێوە ئەبەنەوە گرنگی چێ بۆ ئەوان لەم جەژنەدا لە کاتێکدا کە لەوانەیە لە دووری خێزانی خۆیان بەڵام دەکرێت لەوێش کۆمەڵە کەسانی دیکە وەروە هاوزمانی خۆیان بناسن. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بانکخواز عەتا پەنجەنی کە لە بەریتانیاوە لەگەڵمان دەبێت. سڵاو لەبێت مامۆستاگیان، ئەم کاتت باش، جژنیشت پیرۆز بێت، سوپاس دەکەین کە لەگەڵماندایت. سی ڕۆژ لە بەڕۆژوو بوون و بەردەوامی بوون لە عیبادەتکردنی خوای پەروەردگار، عیبادەتێک کە خوای پەروەردگار لەو مانگەدا بۆ ئیماندارانی دیاری کردووە کە ئەویش بەرهەمی لێخۆشبوون و ڕەحمەت و بەرەکەتی ئەو مانگەیە تەنانەت بۆ مردوانیش دڵخۆش دەبین لە دوای ئەو سی ڕۆژە کە خوای پەروەردگار عیبادەتەکانی لێ قبوڵ کردبێتین و جەژن بگێڕین و دڵخۆش بین بەوەی کە مانگێکمان بەڕێ کردووە. ئەو مانگەی کە زۆرێک لە خەڵکانێک کە وەفاتیان کردووە لە ژیانە نەما بوو بێبەش بوون، بەڵام خوای پەروەردگار قسمەتی ئێمەی تێ کردووە. وەکو چۆن ئیمامی عەلی دەفەرمێ لەیسە العید من لەبەس الجەدید ئینەمە العید لمن استعاد لیوم الرحیل. جەژن ئەو ڕۆژە نییە کە ئێمە خەریکی جلی جوان و خۆ ڕازانەوە بین، بەڵکو جەژن بریتێ لەو ڕۆژەی کە خۆمان وەحازم کردووە بۆ بەجێهێشتنی ئەم دنیاە. ئێمەش سپاس بەخوای پەروەردگار لە وڵاتێکی غەریبی و دوور لە کەسوکار و لە وڵاتێکانێکە لە وڵاتانی غەیری ئیسلامین ئەم عیبادەتە سپاس بەخوای پەروەردگار ساڵانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ و زۆرتر دەبێ، مزگەوتەکان بەرفراوانتر دەبێ، قەرەباڵغتر دەبێ و جەژنی ئەم ساڵیش لە چاو جەژنەکانی تردا تایبەتمەندیەکی زۆری هەبوو. ئەویش ئەوە بوو کە یەکەم ڕۆژی ڕەمەزانمان ئەلحەمدولیلا بە تەواوەتی بەڕێ کرد، پاشان زۆربەی زۆری لێرە مزگەوتەکان بە هەمان شێوە لە هەموو قەومێتەکان لە یەک بە یەکەوە جەژنیان کرد. ساڵانی تروان نەبوون، پاش و پێشی تیەکەوت. بە هەمان شێوە جەژن کەوتە ڕۆژی جمعەوە کە ڕۆژێکی مبارەک بوو، چون لەو ڕۆژەدا عادەتەن دەوامە. ئێمە بە حکمی ئەوەی کە جالیەکی موسڵمانین بەڕەسمی لەم وڵاتانەدا ئەحترام بەوە نەکراوە کە ڕۆژانی جەژن ببێتە ئوتڵەیەکی ڕەسمی و خەڵکی نەچێتەوە دەوامەکە، بەڵام بە حکمی هێشتا کە نەبووە شتێکی ڕەسمی، بەڵام لە دەوائیرەکاندا و هەروە بێتەوە لە مەکتەبەکاندا سەرفە نەزەریەک ئەکرێت لە موسڵمانان کە لەو ڕۆژەدا دەوام نەکەن. بۆیە زۆری لە منداڵەکانمان دڵخۆش بوون بەوەی کە ڕۆژی جمعە دەوام نەکەن، بە هەمان شێوە ڕۆژی شەمە و یەکشەمە کە ئوتڵەی ڕەسمیە لە ماڵی شۆ بوون، واتە دەرفەتێکی زیاتر و زۆرتر بۆ موسڵمانان دروست بوو لەم وڵاتەدا بۆ ئەوەی کە سەردان بکەن، جەژنە پیرۆزە بکەن، خزم و کەسوکار و دۆست و ئەحبابەکانیان بەسەر بکەنەوە کە سوپاس بەخوای گەورە جەوەکەش بۆ خۆی فرسەتێکی باشی بوو. جاران لە کوردستانی ئێمەدا جەوەکە زۆر خۆش بوو، لێرە باران بوو، بەڵام ئەمجارە عەکس بووەوە. ئەمجارە لێرە ماشەڵڵا جەوەکە خۆر و خۆرەتاوک و بەهارێکی جوانی هێنا، بەڵام لای ئێوە بەداخۆ بارانە. وڵا ئێمە سوپاسی خواکەین کە ینی باران بوو لەخوا بەزیابێ. مامۆساعەتە هەروەکو پێنجێن و کە جەژنت لەوێ کردووە بێگومان لە ڕابردووە، وەکو سلێمانیش هەر بەیانی خانەوادە کۆبوونەوە و چێشتونان و گۆشت و فاسۆلیا و قەیسیەکە حازر بوو
دوایەوەی کە لە مزگەوت گەڕانەوە؟ قوربان بەتاکید ئێستا ئەو عادەت و دەستور و کوردەواریەمان سپاس بەخوای پەروەردگار لە ناومانە هەرماوەتەوە و بە هەمان شێوە خواردنی جێژن کە زیاتر چۆن ئەڵێ پاسۆلیا بۆ منداڵەکانە قەیسەکەش بۆ بەتەمەنەکانە بەجاتگەشتا منداڵەکانمان تامی قەیسی لیان بەلاوە خۆش نییە زیاتر فاسۆلیاکەیە خوانی بڕێ یا رب العالەمین سفرۆخوانەکان لە ماڵە کوردەکاندا بەعامەتەن ڕازێنراوەتەوە و چۆن ئەڵێ جێویشی برایەتی و خۆشەویستی و محەبەت و ڕێز و لە بابینی خێزانەکانە بە بەردەوامی وجودی هەیە الحەمدولله. ئەین ئەم جژنی ئەم ساڵەکە ئەگە بڵم زۆر زۆر جیاواز لەگەڵ جژنەکانی تدا حقیقەتەن هەروا بووە، یعنی جارانی ئەم ساڵەکە مزگەوتەکان بۆ نوێژی جژنەکانمان زۆر زۆر قەرباڵغ بووە و میوانداری کراوە. مەسەڵەن بۆ نمونە ماڵێ خزمەکان لێ جژنەکە کۆبوونەتەوە لەسەر یەک سفرە، براو خوشەکان کۆبوونەتەوە لەسەر یەک سفرە، دایک و بە هەمان شێوە کوڕەکانی لەسەر یەک سفرە کۆبوونەتەوە. ئەم جژنەش هەمان سفەتی جارانی وەرگتووە پێگە بڵێم ئەم جاران زۆربەی گەنجەکانمان ئەوانەی کێرە لێرە لەدایک بوون واتە کولتورێکی ئەوروپیان بەعامەتەن وەرگتووە زیاتر ئەوان جلی کوردیان لەبەر کردو خۆیان ڕازاندۆتەوە چ کتێکانمان و چ کوڕەکانیشمان. مامۆستا ئایا تا چنێک ئەو کەسانەی کە خزم و کەسوکاریان لە بەریتانیا نین تەنها خۆیان لەوێ هەوڵیاندا و یاخود توانیویانە تێکەڵاوی لەگەڵ کوردانی دیکە دروست بکەن و ئەم ڕۆژە بەیەکەوە بکەنەوە؟ بێگومان ئەمە ساڵی پار عادەتەن لە بەریتانیا خودی بەریتانیا لە ڕۆژێکی تردا دەچینە عوتڵەیەکی دوو هەفتەیی واتە دوو هەفتە بەسەرێکەوە عوتڵەی ڕسمی لە وڵاتەدا. ساڵی پار دو ساڵی پار پێش ئێستەکانی لەبەرەوەی کە جەژن ئەکەوتە ئەو کاتانەوە ڕێژەیەکی زۆر لە عائیلەکان خێزانەکانی ئێرە هەڵدەسان و دەڕۆشتنەوە بۆ کوردستان لەگەڵ کەسوکارەکانیانە بە هەمان شێوە بۆ دەی دوو هەفتە و سێ هەفتەیەک جژنە پیرۆزیان لەگەڵ کەسوکارەکانیان ناکرد. بەڵام ئەم ساڵەکە بە حکمەوەی کە ئەو مەسافەیە دوورکەوتۆتەوە لەبەر دەوام و مەکتەبی هەیە بۆ منداڵەکان وەک پێویست نەکراوە سپاس بەخوای گەورە ئەم پاران ساڵان تر کراوە. تێکەڵاوبوونی جالیەی کوردی بەعامەتەن لێرە وەکو چۆن بڵێ بوونەتە نوێنەری کورد و نوێنەری کولتوری کوردی بە تەبیعەتی حاڵ لە مزگەوتەکاندا لە گەڕەکەکاندا لە مارکێتە بازاڕەکاندا بە هەمان شێوە جژنە پیرۆزیان لەگەڵ قەومیەتەکانی تردا ئێسەکانە وجودی هەیە الحەمدولله و تێکەڵاوێکی باشیش هەیە و بە جلوبەرگی ڕەسەنی کوردیەوە تان چەندین جار کە بەجلی کوردیۆ لە مزگەوتەکانە بیندراوم خەڵک ڕای گرتووم هەم لە برایانی عەرەب لە برایانی پاکستانی لە برایانی بەنگلادێشی کە با ئەو جلوبەرگەی لەبەر تا زۆر جوانە پێمان خۆشە ڕەسمێکی لەگەڵا بگرین بۆیە دیمەدیقەتی جلوبەرگەکانیش بدەین هەم جلی کوردیمان هەم جلی ئافرەتانیشمان بە هەمان شێوە جلێکی ئەوە جوان و ڕێک و پێکەوانە قەومەکان پێمان سەرسامن. مامۆستاتا لەگەڵ هاوکارم لە نیاخان باسی ئەوم کرد هەندێک بابەت هەندێک نیعمە دێ تا ینی لاد نەمێنێ تا بابڵین خۆی پرگال لێت وەرنەگرێتەوە نازانی ئەو نیعمەتە چ بەهایەکی هەیە. بۆ نمونە ئێستا ئێمە کە لێرە لە کوردستان لە سلێمانی لە هەولێر لە پێنجوێنها لە ناو خزم و کەسوکار و پور و دایک و نەنک و وها خاڵ و ئەمانەیە جەژنەکەین نازانین تامی ئەم جەژنە چییە. ئێوە نەبێ کە لە ئەوروپان ئەزانن کە دوور بن لە کەسە ئازیز و خۆشەویستەکانتان جەژن چۆنە و ئەگەر لێرە بن جەژن چۆنە. هەر بەڕاست مامۆساعەتە جەژنێک لە ئەوروپا بکرێ و جەژنێک لە کوردستان بکرێ فەرقی هەیە؟ 100% فەرقی هەیە مامۆسادانە بەتاکید چونکەکم تۆ لەکوێ بۆ نمونە نوێژی جەژنێ بکەیت لە ماڵەکەی خۆتا و دوای نوێژی جەژن بگەڕێتەوە دەستی دایکت باچکەی دەستی باوکت ماچکەی باوەشی بە برا و خوشی خۆتا بکەی باوەش بە تاڵ و پور و کەسوکارەکەی خۆتا بکەیت لەکوێ دۆست و ئەحبابەکانی گەڕەکەکەت و ئەهلی مزگەوتت ببینیت و قسەیان لەگەڵا بکەیت و ماڵ بە ماڵ بگەڕێیت و تەقە لە دەرگاکەیان بدەیت لەکوێ بۆ نمونە شەوانە لە ماڵێکا کۆ ببیتەوە و خۆشەویستەکان لە چواردە و تا کۆ ببنەوە لەکوێ برازا و خوشکەزا و بە هەمان شێوە لەگەڵ تا بن. لێرە جەژنەکان بە تەبیعەتی حاڵ ئەگەر بیش گەڕێین باشە زۆر پریای هەندێک شوێن ناکەوی لەبەرەوەی کاتەکان زۆر گەرما. یعنی وەمان لێ هاتووە ئەڵێن مەدوە تابەتی لەم جەژنەدا
سەردانی نەخۆشەکانمان کردووە کە نەخۆش بوون یا کەسێک کە تەعزییان هەبووە لە ماوەی پێشترا کەسێکیان وەفاتی کردووە وەکو دڵنەواییە کە سەردانێکیمان کردوونەتەوە ئەو تام و بۆن و جێژنەی کە ئێمە لە ساڵانی تەنانە بڵم هەشتاکانە کە کردومانە لە واقعی کوردستاندا بەداخەوە ئێستاکانە لێرە وجودی نییە ئێمە لە ژیانێکی غەریبایەتیین ئێمە لە ژیانێکان دڵنیام لەوەی کە چەندە دڵخۆشیش بین و چەندە لە ناو ماڵەکەشدا بین و چەندە بچنە ناو مزگەوتەکەیشەوە بەڵام هەر غەریبین و دڵنیاشم وەکوش کە ئیشارەتم پێدا لەوەی کە ئێمە 2 ساڵی پێش و کە جژنەکانمان کەوتە بەر بڵەیە خەڵکی ئەوروپا بە عامەتەن خێزانە کوردەکان بە فرسەتیان ئەزانیت بە پەلە بگەڕێنەوە کوردستان لەگەڵ کەسوکارەکاندا ئەم جەژنە بکەن و لەگەڵیانە جەژن بەڕێ بکەن بەڵام بەداخەوە ئەم ساڵ ئەو دەرفەتە نەبوو. زۆر باشەوە مستاعەتە زۆر دەبینین لە سوشال میدیادا کە ڤیدیۆ بڵاو ئەکرێتەوە ئەوانەی کە لە دەروی وڵاتن بە کۆمەڵ ئەگەڕێن وەروەها لە بەردەم ماڵەکانیاندا مێزیاندانەوە و شیرینی و نوقڵیان دەردانەوە حەزەکەم خۆت باسێکمان بۆ بکەین بزانین ئایا جژن لە بەریتانیا چۆنە شێوازی جژنە پیرۆزە و سەردانیکردن و نوێژی جژن چۆنیە لەوێ یەکێ بەریتانیا لە چاو وڵاتانی تری ئەوروپا جیاوازیەکی هەیە جیاوازەکەی بەریتانیاش ئەوەیە بەڕاستی بوونی کۆمەڵێ مزگەوتی زۆری کوردی لە بەریتانیا و لە شارەکانی بەریتانیا و بە هەماشەوە بەردەوامی کردنەوەی مزگەوتەکان و بوونی کۆمەڵێ مامۆستای بانخواز و خەڵکی باش لە بەریتانیا لە مزگەوتەکانە کە دەورێکی کاریگەریان هەیە لە یەکردنی خەڵکی لە بەرزڕاگرتنی ئیبادەتەکان بە تایبەتی ئیبادەتی جەژن معلومی جەنابتانە جەژن عبادتك لعبادتكان ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب فاي قوروا أفرمن الكاتي ما قال شعائر كان يخواي پروردگار ببرز را بگرين اولا عبادته لپرستش و نزیگونه و معنی لخواي پروردگار بويا تماشا كي ما مساكان زور مزگوتكانا بتابتي لججن دا لجمعة كان دا لوتالي رمضان كان دا تأكيد يعني لسر اوكي دتوكا هەوڵ بدەن لە دوای جەژن سەردانی یەکتری بکەن گردن ئازایی بکەن وەسیلەی ڕەحم لە مابین یەکتریدا بەجێ بهێنن ئەوانە ئەم سیلەی ڕەحمە بەعامەتەن لە واقعی ئەوروپادا دابڕاوە بەڵام بەریتانیا بحکمی ئەو کەشە ئیمانی کە هەیەی بەو شێوازە نییە بۆیە کوردانی بەریتانیا زۆر باشترێکن چاکترێکن حتا لە ناحیەی خودی دەوڵەتی بەریتانیشەوە کار ئاسانێکی تر هەیە بۆ مسلمانان واتە تۆ بۆ نمونە منداڵەکە بانی نانێریتەوە بۆ مەکتەبەکە دەڵێ کاکە بۆیە نەم ناردۆتەوە جەژنە بە پێی قانون تۆ دەبێ بینێریتەوە بەڵام مشکلان نییە کێشێکت بۆ دروست ناکەن یا بۆ تۆ لە دائیرەیە کە دەوام دەکەی ئەڵێ ئەو ڕۆژە ئیجازەم بدە من نایەمەوە لەبەرەوەی جەژنە مەجالێکت پێدەدەن دوو دەتوانێت ئەو ڕۆژە دەوام دەکەیتەوە بۆیە ئەمە بێتە سەبەبی ئەوەی کە گەرم و گوڕیەک دروست بێ لە مابینی کێزانەکانە و سەردانکردن و شار بۆ شار و گەڕان و بەسەرکردنەوەی هەوڵ خزمەکان کە ئەمەش بۆ خۆی لە واقعی بەریتانیا بەڕاستی لەناو کوردانی بەریتانیا بە تایبەتی ڕەنگی داوەتەوە دوو پرسیارە لێ یەکەم هیوادارم لە ئەنجامی وەڵامەکە تووشی گرفت نەبی دوایی یەکەم نازانم بە خانەوادەی لە مزگەوت بڵین جەژنتان کردیان تۆ لە مزگەوت و گەڕایتەوە ئەگەر لە مزگەوت بوو بێتی و گەڕابێتیتەوە یەکەم جار دوای ئەو خەڵکی کە لە مزگەوت ئەو برا و ڕەفیق و هاوڕانی بینوتن لە ماڵەوە لەگەڵ چه جەژنە پیرۆزەت کرد قوربانگیان کە من لە مزگەوت چوومە لە مزگەوت نوێژمان کرد ئەلبەتە دوو کوڕمهای الحەمدولله لەگەڵ مابوون بۆ نوێژی جەژن لە ناو مزگەوتەکە بڵێ لەگەڵ ئەوانە یەکەم کەس جەژنە پیرۆزەم کرد وە کاتێکیش کە گەڕامەوە لەبەر دەرگاکەوە یەکەم کەسێک کە پێشوازی لێکردم خێزانم بوو ئەو جەژنە پیرۆزەی لێکردم و ئەوانە و گردن ئازاییمان بە یەکتری کرد و سپاس بەخوای پەروەردگار جەژنێکی خۆشی و خۆشگوزەرانیمان بەڕێ کرد باشە مامۆساعاتە تەمان ئێمە سەرەتا جەژنە پیرۆزەمان لێ کردی نازام سەوتی تۆ نەهاتە ستۆدیۆ نازام هەر لە پەخشیش دەرنەچووی هەر لای ئێمە نەبوو بەڵام من دەرفەتێکی پێم لێرەوە لە شاشەی پەیامەوە لە پێنجێنەوە بۆ سلێمانی و بۆ هەموو کوردستان کە خزم و کەسوکاری لێیە ئەتوێت جەژنە پیرۆزە لە چێ بکەی بەس ماڵی خەزووران لە بیر مەکە با دوای تووشی گرفتێ نەوی بە قوربانە
خالد رازي قوربان وەڵام من ماڵە خەزورانم لە بەریتانیان ئەلحەق بەڵام ماڵی خزمانی خەزورانم واتە خاڵوانی کێزانم و هەندێ لە خزمانیان ئەوە هیچ لە کوردستانن ئەلبەتە و کاتە کە سەرەتا دەستمان پێکە بە بەرنامەکە گوێم لە دەنگی جەنابتان نەبوو پیرۆزباییشم کرد بۆیە جارێک کرد ئەوەشم دووبارە کردەوە کە من جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی کورد زبان دەکەم و بە تایبەتی خانەوادە بەڕێزەکان و کەسوکار و دۆست و ئەحباب و کارمەندان و دڵسۆزانی کەناڵی ئاتمانی پەیام و بینەرانی سەلامت بێ ئەخوا زۆر باش مامۆستا بەم پرسیارێک بکەم ئایا ئەو تێکەڵاوی و گەڕانی و گەڕانەی کە لە ڕۆژانی جژن داهاتانە و لە بۆنەکان داهاتانە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئاینی ئیسلام ئاشنا بکەم بە کەسانی دیکە و بێنە ناو ئاینەکەوە؟ بێگومان یەکێک لە هۆکارەکانی زیاتر برەودان بە داوە و بانگەوازی کاری ئیسلامی لە ئەوروپادا بەڵێم ئەم نەخی تێکەڵاو بوون و سەردان و بەسەرکردنەوە و بینینی کەسوکار و ئەو خەڵکانەیە کە خودی ئینگلیزەکان پێی معجیبن و خودی ئینگلیزەکان بەلایەنەوە عەجیبە بۆ لەبەر ئەم ناحیە کۆمەڵایەتێ لە ئەمانە وجودی نییە و دابڕاون لە یەکتری باوەک جاری وهەیە بە 2 ساڵ کوڕی خۆی نابینێت دایک جاری وهەیە بە 2 ساڵ بە 2 ساڵ کچی خۆی نابینێت و لە یەکتری دابڕاون بە دابڕانێکی وەها کە ئێمە دەبینن بەم شێوازە پێکەڵاوبوون و هەسوکەوتکردن و بەسەرکردنەوە و پێشکەشکردنی دیاری لە مابەینی خزمان و کەسوکار و بە تایبەتی منداڵە چاوگەشەکاندا و ڕازاندنەوەی ماڵ و حاڵ و بە تەبیعەتی حاڵ ئەمانش بۆ خۆی دەورێکی خۆی دەبینێ بۆیە تەماشاکە هەر لە سەرەتای ڕەمەزان زۆربەی زۆری مارکێتەکانی خودی غەیری ئینگلیزیش باشە پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزان دەکەن و کاتێکیش کە ڕەمەزان تەواو دەبێت بە هەمان شێوە لە پاشای بەریتانیا و سەرۆکوەزیرانی بەریتانیاش پیرۆزبایی جەژنی هاتنی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان و جەژنەکانی تر لە نەوتەکان نەتەوەکانی تریش ئەکەن بەڵام دیاردەی جەژن لە وڵاتەدا بە تایبەتی کە خۆ دەڕازێنیتەوە ماڵ بە ماڵ لە گەڕەکەکانە دەرئەکەوی لە لای ئەوروپیەکان و خودی ئینگلیزەکان جێگەی تێڕامانە بۆیە دەبینی زۆر بەلایەن و جوانە و تەنانەت ئەو ئینگلیزە موسڵمانانێشی کە موسڵمان بوون و هاتوونەتە ناو دائیرەی ئیسلامەکەوە ئەوانش لەو ڕۆژەدا خۆیان دەگۆڕن و دێنە مزگەوتەکە و پیرۆزبایی دەکەنەوە جێوێکی خۆش و ئیمانی لەگەڵ برایانی موسڵمانی مزگەوتەکانی خۆیانە دەبینن ئەوە نەک هەر بڵێ بۆ نمونە جالیەی کوردی ئەمە کارەکەیەتی بگرە بۆ نمونە برا سوودانیەکانمان بە هەمان شێوە بەو شێوازن پاکستانیەکان بەنگلادیشەکان هیندی موسڵمانەکان و عەرەبەکان و قەومێتەکانی تریش بە هەمان شێوە ئەم دیاردەیە پیرۆز دەکەن و دەگەڕێن و تەسیراتیان هەیە حتا لەگەڵ لەسەر خودی دراوسەکان یعنی من چەندی خەڵک دەبینم دەڵێ ئێمە لە ڕۆژانی جەژندا خواردن دەبین بۆ ماڵە دراوسەکەشمان با موسڵمانیش نەبێ لەبەرەوەی پێمان خۆشە ئەوانی جەژن بکەن ئەم دیاردەیان بە شێوازێکی جوان و کولتورێکی ئیسلامیانە پێشکەشی کۆمەلگای بەریتانی کردووە. مامۆستا عەتایجان ئێستا کە کاتژمێر 10 دقەیە لای ئێمە لەوە چێ لای ئێوە بزانم سەعات 7 دقەی بەیانە بەشێ لە خێزانەکان لە هەرێمی کوردستان لەوە چێر هەڵنەساوێتن جژنان بەیانەکەی تۆزی خەو خۆشە نازانم چێ مەسەلە ئێمە تۆمان عەزیێتدا بم بەیانێ زووە سڵاو ڕێزمان هەیە بۆ خانەوادەی محتەرەمە بۆ هەموو ئەو خوشک و برایانەی کە دەنگ و ڕەنگی ئێمە ئەبین و ئەبیستن لەوێ و تۆش وەکیل بە سڵاو ڕێزی ئێمە و جەژنە پیرۆزی ئێمە بە هەموو خۆشەویستان بگەینە زۆر سپاس دەکەین کە لە بەریتانیاوە بم بەیانێ زووە بە کاتی ئەوێ لەگەڵمانە بوو سپاس دەکەین دووبارە جەژنتان پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و شادی و خۆشییا بن ئینشەڵڵا. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ جەنابیشتان و هەموو ساڵێکتان جەژن و خێر و خۆشی بێ ئینشاڵڵا تەعالە.